کۆبوونەوەی ژمارەیەکی فراوانی گەشتیارانە لە هاوینەهەواری ئەحمەداوە. ئەوان زۆربەیان لە ناوەڕاست و باشووری عێراقەوە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوە بە بەردەوامی و لە بۆنە جیاوازەکاندا دێنە هەرێم. دەڵێن کەشوهەوای هەورامان فێنکە و لای خۆمان پلەکانی گەرما زۆر بەرزن. ئێمە لە بەغداوە هاتوین، هەموو ساڵێک لە جەژندا دێین بۆ ئێرە. هەرێم شوێنێکی خۆش و دڵگیرە، لە بەغدا پلەکانی گەرما بەرز بوونەتەوە. ئەم ناوچانە جوانن، کەشوهەوا زۆر خۆشە، خزمەتگوزاریەکانی باشن، کەشوهەوا لە بەغدا گەرمە. کەشوهەوای فێنکی هاوینەهەواری ئەحمەداوا و بوونی خواردنی کوردەواری و خواردنی جۆراوجۆر و دیمەنە سەرنجڕاکێشەکانی تافگەی زەڵم وای کردووە لە پارێزگاکانی دیکەی هەرێمیشەوە جگە لە هەڵەبجە خەڵکی ڕوو لە هاوینەهەوارەکە بکەن. سنووری هەورامان کۆمەڵێک ناوچەی گەشتیاری زۆر جوانی تیا ئەویش بۆ بوونی سەرچاوی ئاوی و ڕێژەی سەوزاییەکی زۆری تایە و کەوای کردووە ڕێژەیەکی زۆر گەشتیاران سەردانی ناوچەکە بکەم بە تایبەتی هاوینەواری ئەحمەوە سەرچاوی زەڵم کە بەبۆی سەرچاوەکەەوە بڵێن ئەو ئاوە زۆرەی کە هەیە لێرە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لێرە ئەکات چ لە بۆنە کۆمەڵایەتەکان ئابێت چ لە بۆنە نەتەوەی و ئاینی و ئەوانەیە بێ خەڵکە سەردان لێرە ئەکات. بەڕێوەبەراتی گەشتوگوزاری هەڵەبجە تیمەکانی بەناوچە گەشتیاریەکاندا بڵاوە پێکردووە و ئاسانکاریش بۆ هاتنی گەشتیاران دەکەن. دەشڵێن پێشبینی دەکەین سەرووی 40,000 گەشتیار لە ڕۆژانی جەژندا ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکەن. لە ڕاستی ئەمە لە یەک هەفتە پێش دەستپێکردنی جەژنی قوربان تەواوی ئامادەکاریەکانی بەڕێوەبەراتیمان دەست پێ کردووە. سێ تیمان لە سێ ناوچەی جیاوازە هەم بۆ پێشوازی هەم بۆ ئامار جێگیر کردووە و ئێستا خەریکی کاری خۆیان وەتیمەکی بچترینمان کە ئێمەین بە بەردەوام لە ناوچە گەشتیارەکان ئاگەڕێن بۆ بەسەرکردنەوەی گەشتیاران هەم بۆ چۆنیەتی نرخەکان و چۆنیەتی پێشوازیکردنی دوکاندارەکان و بۆ ئەوی هەموو بە دوواداچوونێکی بکرێت لە ئەگەری هەر کەم و کوڕی و کێشەیەک لە ناوچەکە هەبێ بەڕاستی ئیجراعات و لێبچینەوەی خۆمانمانەبێت. لیژنەی ئەمنی هەڵەبجە هێزە ئەمنیە جیاوازەکانی لە ناوچە گەشتیاریەکان بڵاوە پێکردووە بۆ پاراستنی ئاسایش و ئارامی ناوچە گەشتیاریەکان و ئەو گروپە گەشتیاریانەی کە ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکەن. پلانی ئێمە ئەوەیە بۆ جژن لە شوێنە گەشتیارەکان مەفرەزەی لێبێ بە تایبەتی هەر سێرانگای بیارە تێگاڵە ئەحمەداوە کە ژمارەی زۆر سەردانی کرد و گەشتیار سەردانی ئەوەیەکەن. ئێمە مەفرەزەمان لەوێ ئەبێ و ئامادەکاری لە شوێنی خۆیان بۆ کراوە. سەبارەت بە سەنتەری پارێزگاکەش 4 مەفرەزەمان دەبێت لە ڕۆژەکانی جژن. لە پارێزگای هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاری هەمەچەشن هەن کە ساڵانە هەزاران گەشتیار لە وەرزە جیاوازەکان بەگشتی و لە وەرزی هاوین بە تایبەتی سەردانیان دەکەن. جوانی سروشت و فێنکی کەشوهەوای ناوچەی هەورامان بۆ کارێکە بۆ هاتنی ئەو ژمارە زۆرە گەشتیارە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.